بۆ جاری سێم هەڵبژاردنی خولی شەشەمی پەرلەمانی کوردستان دواخرا. کۆمسیۆنی هەڵبژاردنەکانی عێراق نووسراوێکی ئاڕاستەی سەرۆکایەتی هەرێم کردووە و باز لەوە دەکات ناتوانن لە 25 دوی ئەمساڵ هەڵبژاردن ئەنجام بدەن. دواخستنی هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان لە کاتێکدایە بە پێی یاسا دەبوایە هەڵبژاردنەکە پێش مانگی 11 ساڵی 2022 بەڕێوە بچێت. لە ئاماوەی ڕابردوودا سەرۆکی هەرێم 3 جار ڕۆژی هەڵبژاردننی دیاری کردووە و 3 فەرمانی هەرێمی بۆ دیاریکردنی ڕۆژی هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان دەرکردووە. لەوانە دیاریکردنی 1 دەی ساڵی 2022، دووەم 18 11 2023، سێەم 25 دوی ئەمساڵ، بەڵام فەرمانەکان کاریان پێنەکرا. هۆکاری دواخستنی هەڵبژاردنەکە. کۆمسیۆنی هەڵبژاردنەکانی عێراق هۆکاری دواخستنی هەڵبژاردنەکەی بۆ درەنگدابینکردنی بودجە گەڕاندۆتەوە، بەڵام ئەمە هۆکاری سەرەکی نییە و دواخستنەکە پەیوەندی بەو سکاڵایەوە هەیە کە لە دادگای فیدراڵیە لەسەر یاسای هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان و بڕیارە 21 ئەم مانگە سکاڵاکە یەکلا بکرێتەوە. بە پێی زانیاریەکان لە دوادانیشتنی دادگای فیدراڵی لەسەر سکاڵاکە، سەرۆکی دادگا داوای لە کۆمسیۆن کردووە هەرێم بکرێتە 4 بازنەی هەڵبژاردن. لەو حاڵەتەشدا کورسی کۆتاکان بەسەر هەولێر و سلێمانی و دهۆکدا بەم شێوەیەدا بەش دەکرێن. سلێمانی 2 کورسی کۆتای مەسیحی و 2 کورسی کۆتای تورکومان، هەولێر 2 کورسی کۆتای مەسیحی و 2 کورسی کۆتای تورکومان، دهۆک 1 کورسی کۆتای مەسیحی، 1 کورسی تورکومان و 1 کورسی ئەرمەن. پێشبینیش دەکرێت دادگای فیدراڵی 111 کورسەکەی پەرلەمان بەم شێوەیە بەسەر پارێزگاکاندا دابش بکات. سلێمانی 43 کورسی، هەولێر 38 کورسی، دهۆک 28 کورسی و هەڵەبجەش 2 کورسی. دیاریکردنی وادەیەکی نوێی هەڵبژاردن. بە پێی یاسا دیاریکردنی ڕۆژی هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان لە دەسەڵاتی سەرۆکی هەرێمە و دەبێت بە هەماهەنگی لەگەڵ کۆمسیۆنی هەڵبژاردنەکانی عێراق ڕۆژێکی دیکە دیاری بکات کە پێشبینی دەکرێت ئەنجامدانی هەڵبژاردنەکە بکەوێتە مانگی 5 ئەمساڵ. بەڕەچاوکردنی ماوە یاساییەکان دەبێت هەڵبژاردنەکە پێش مانگی 6 ئەنجام بدرێت. بەو پێی ئەنجومەنی کۆمسیارانی کۆمسیۆنی هەڵبژاردنەکان لە 7 2024 ماوەی یاساییان بەسەر دەچێت و زیاتر لە مانگێکیان پێویستە بۆ پەسەندکردنی ئەنجامەکان. لە حاڵەتێکدا هەڵبژاردنەکە تا مانگی 6 ئەمساڵ ئەنجام نەدرێت، جارێکی دیکە دوا دەخرێتەوە و دەکەوێتە ساڵی 2025، چونکە لە 7 ئەمساڵ کۆمسیۆن وادەکەی بەسەر دەچێت و دانانەوەی ئەنجومەنێکی نوێی کۆمیسیاران کاتی دەوێت. دواخستنی هەڵبژاردننی خولی شەشەمی پەرلەمانی کوردستان بۆ جاری سێم لە کاتێکدایە لە ماوەی 32 ساڵی ڕابردوودا هیچ هەڵبژاردنێکی پەرلەمانی کوردستان لە وادەی خۆیدا بەڕێوە نەچووە و پارتی و یەکێتی هەموو خولەکانی پەرلەمانیان بە نایاسایی درێژ کردوتەوە.